ئێمە لەگەڵ ئەوە نین تاوانباران بشارێنەوە. دوێنێ داواکاری گشتی بابەتشی بڕێریشی دەکرد تایبەت بە ڕاگەتی ڕۆماڵەکانی کوشتن وەکو پارێزگاری سلێمانی تا چەنێ پاڵپشتی ئەو داوای داواکاری گشتیەکەن. ئێمە پاڵپشتی ئەو بڕیارەکەین و پێمان وایە کە هەر شتێک نەزمی گشتی بەرژەوەندی گشتی ئاسایشی گشتی تەندروستی گشتی کۆمەلگایەک تێک بە ئەبێ ڕێگری لێ بکرێ ئەبێ ڕێک کرێ ئەبێ بزانین چۆن بابەتەکان ڕۆماڵەکرێن چونکە بەڕاستی ئەگەر وریان نەبین میدیا ئەبێ بە بەشێک لە بانگەشەکردن بۆ بڵاوکردنەوەی تاوان و زیادکردنی تاوان نەک بێ بە بەشێک بۆ ئاستەنگ و ڕێگری لە بەردەم ئەوەیە. ئێمە لەگەڵ ئەوە نین تاوانباران بشارێنەوە لەگەڵەوەین ئەو کەیسانە لە دادگا چارەسەر بکرێن و هەموو کەیسێکە کەیسی تاوان بوو دەرفەتی ئەوەی نییە لە میدیایە بێ بۆیە ئەو بڕیارەی کە فەرمانگەی داواکاری گشتی لە سلێمانی دەری کردووە لە جێی خۆیەتی و ئومێد دەکەین هەموو لایەک پابند بن بێ ناوەڕۆکەکەیەوە.